پرۆژه یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی بۆ ساڵی 2020 تا کۆتایی ئەم ساڵ ئەمڕۆ لە پەرلەمان خوێندنەوەی دووەمی بۆ کرا و گفتوگۆ و مناقەشەیە کە چڕۆپڕ لە نێوان ئەندام پەرلەمانەکان لەسەری کرا. حکوومەت ڕایگەیاندووە کە ئەوان لە زیاتر 41 تریلیۆن دینار بە 30 تریلیۆن دیناریش دەتوانن ئیدارەی وەزعی دارایی خۆیان بن تا کۆتایی ئەم ساڵ. بەڵام ئەم ڕەپارەیەش هەر زۆرە. تەسەوور دەکەین لە چەند ڕۆژی داهاتوودا لیژنەی دارایی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە بانکی مەرکەزی و لە وەزارەتی دارایی کۆبوونەوە بۆ ئەوەی لەسەر بڕێک ڕێک بکەون کە پێداویستی زۆری حکوومەت دابین بکات تا ئەم کۆتایی ساڵ لە موچەی فەرمانبەران لە خۆراک لە داو دەرمان لە ڕعای اجتیماعی لە پارەی خانەنشینان و هەندێک بڕگەی کە زۆر زۆر زەرورە بڕگەکانی کە هەڵبژیرێ بۆ ساڵی 2021 یان تا ئەو کاتی کە موازنە دەبێت بۆیە لەوانەیە بڕەپارەکە زۆر کەم بکرێتەوە تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەر بڕێک لەوانەیە دوای کۆبوونەوەکان لەگەڵ حکوومەت بڕیار لەسەر بڕێک بدەین بەڵام بە تەوەقوعی من ئەم هەفتەیە پرۆژە یاساکە دەنگی لەسەر بدرێت تێدەپەڕێت بۆ پێی کە حکوومەت دابەشکردنی موچەی بەستۆتەوە بە تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە.